ئافرەتی ساڵحە و باش ئەوەیە کە کاتێکیش مێردەکەی غایب دەبێ و دەڕوا جا ڕۆژانە بۆ دائیرە بڕوا بۆ دوکان بڕوا بۆ سەفەرێک بڕوا بە هەفتە و 10 ڕۆژ و مانگ و چەند مانگ نێتەوە ئافرەتی پاک ئەوەیە کە داوێنی خۆی بپارێزێت ئەوە ئافرەتی چاکە نەک وەڵا من بیانوم هەیە مێردەکەم ڕۆژ تا ئێوارە لام نییە پەیوەندی لەگەڵ پیاوی ترەوە دروستکەی و عیلاقە دروستکەی و تووشی خیانەت بی جا لە بچووکترین خیانەتەوە تا گەورەترین خیانەت و گەورەترین کارەسات کە دروست دەبێت ئەو ئافرەتانەی کە لە خوا ناترسن و داوێنی خۆیان ناپارێزن لە ڕێگای مۆبایلەوە ئەقەی چێکە برادەرمە لە فەیسبوک برادەریەتی لە فەیسبوک پیاوێکی بێگانە برادەرتە لە فەیسبوک ئەگە حیا و شەرمت هەبێ برادایەتی لەگەڵ پیاوی بێگانە دەکەی تۆ چیت داوە لەم بەزمە ئەی ئافرەت تۆ موسڵمانیت تۆ خاوەنی حیا و شەڕەفیت چیت داوە بە قسەکردنت لەگەڵ پیاوی بێگانە